طبعا من دۆستێکی زۆر نزیکی حاجی شەماڵمەوە چەند ساڵێکە بێت ئەو پیاوە چەند ساڵێک خۆی گەورە تاقی کردەوە بێەوەی مناڵی نەداتێت خۆی گەورە ئێمەشی تاقی کردوێتەوە مناڵی داوە پێمان کە خۆی پەروەردگار لە قورئانە باسی ئەوە ئەکات یەهەب لمن یەشاء ئیناثا ویەهەب لمن یەشاء الذکور ئەو یوزەویجهم ذوکرانا وئیناثا ویەجعل من یەشاء عەقیما هەندێک خۆی گەورە بەس کچی ئەداتێ هەندێک بەس کوڕی ئەداتێ هەندێکیان کوڕیشی ئەداتێ کچیشی ئەداتێ سبحان الله خۆی گەورە هەندێک لە بەنی ئادەم تاقیە کاتەوە هەر هیچیان ناداتێ کۆتایی ئاەتەکە بڕێزانم إنه علیم قدیر خۆی گەورە زۆر زانایە بۆیە مناڵ ناداتە تۆ و ئەندازەشی بۆ هەموو شتێک کێشاوە بۆیە مناڵ ناداتە تۆ واللهی بڕێزانم پیاوی وا هەیە چووکەم ئەتەکێتی بەخێوکردنی مناڵی نییە ئەخلاق و پەروەردەیەکی جوانی لە ناو ماڵا نییە خۆی پەروەردگار مناڵی باتێ ئەو مناڵە زایە ئەبێ بۆی خۆی گەورە مناڵی ناداتێ پیاوی وا هەیە بەس کوڕی هەیە تاران و تورانەکە بۆی کچی هەبێت خۆی گەورە کچی ناداتێت چونکەم ئەم پیاوە کچ لە ژێر دەستیا پەروەردە نابێت دنیا ئەگەڕێ بۆ کوڕ شێخ مەلا دکتۆر هەندەران تاران خۆی گەورە کوڕی ناداتێت زانی بۆ بەڕێزانم ئەم پیاوە قەوامێتێکی وای نییە بتوانێت کوڕ بەخێو کات بتوانێت بەڕاستی پیاو دروستکات ڕیجال دروستکات کاک حاجی 14 دانە ساڵ خۆی گەورە کردیە ژێر تاقیکردنەوەیەکی قورس ژنی ئەدێ لەم لاوە ئەرێ ئەو بۆچی ژن ناهێنی ئەرێ ئەوەی تر پێڵێ تعلیقی لەداوە کەی تاکەی تۆ مناڵە نابێ ئێ نایداخوا نایداخۆ بەدەستی من نییە یعنی بەدەستی منم من مناڵ بۆ خۆم دروستکەم بەڕێزانم سبحان الله دەی زەخە دروستە بێ لەم لا لەولا کاکە بڕۆ دەی ئاخر دەبڕۆژ نەشتەرگەری خۆتان بکەن چارەسەر هەیە ئەوە تاران هەیە ئەوە نازانم بەغا هەیە هەندەران هەیە دەی بەڵام دەست بە دوعا مەویزنین لە ڕەحمەتی خوای پەروەردگار هەموو ئەسبابێکیشیان گرتووەتە بەر لە تاران ئەچنە ناو مختەبەرەکەوە بەیانیە و تەلەفۆن بۆ من دێ مامۆسا خێزانم سکی هەیە ئەو تۆڵی چی ئەوە مختەبەرەکەی ئێمە پشکنینمان کردووە بۆ ئەوەی بەیانی عەمەلیات بکرێت بەڵام ئێستا دکتۆرەکە پێمانەڵێ بڕۆنەوە ئێوە مناڵ لە ناوسکی خێزانتایە شتیوانیە ئادەی فەحسەکە دووبارە بکەرەوە فەحس دووباراکەن و سبحان الله سەیرەکەن مناڵ گەورەیە و چل ڕۆژیشی تێپەڕانیوە بڕێزانم ئەمە کێ هەیە ئەئیلاهٌ مع الله غەیری خوا هەیە بتوانێت مناڵێ بکاتان ناوسکی ئافەتێکەوە کە 14 دانە ساڵە بە چاوی فرمێسکەوە هاوارە کاڵێ یا ڕەب هاتوومە لە دەرگای تۆم داوە بۆیە بڕێزانم مەویز مەبن ئەوە ڕەحمەتی خوای پەروەردگار هاتە ناو ماڵ حاجی شەماڵەوە خوای پەروەردگار نورێکی پێبەخشیوە خوای گەورە نور با بە هەر کەسێکەوە نوری لە ماڵەوە نییە و بەڕاستی بەڕێزانم تاقیکردنەوەی ئێمەش سوکتر نییە لە تاقیکردنەوەی ئەو کەسانی کەوا مناڵیان نییە واوەی لا بۆی کەوا مناڵی هەیە و دوو ڕۆژتر مناڵەکەی مێزێدا ئەنێ و مەشروبی لەسەر ئەخواتەوە هواوەی لا و نەکبەتی بۆ ئەو کەسێکەوە ئێستا دڵی بە کشەکەی خۆشە و دوو ڕۆژتر پانتۆڵێکە کاتە پێ و بەناو جادەکان و زانکۆکانە ڕێیەکا و گەنجی ئەم سەردەمەی خۆشمان بە کەیفی خۆی تەحەڕوشی جنسی پێواکات دەیت خوا ئەگەر تۆ خاوەن هیچ نەبی باشتر نییە وەگەوەی خاوەن مناڵێ بیت و ئەم مناڵت بێتەر بێت بۆیە بڕێزانم ئەرکی ئێمەی دایک و باوکە ئێستا مناڵمان هەیە کوڕمان هەیە کچمان هەیە بەخوا زۆر قورسترە لە ئەو کەسانی کەوا ئێستا مناڵیان نییە عزیزانم ڕۆژەکە ڕۆژگاری فیتنەیە ڕۆژەکە ڕۆژگاری فیتنەیە فیتنە ئەوەندە زۆرە بەڕێزانم بەخوا باران چۆن بەلێزمە ئەبارێ فیتنە ئەوەندە زۆرە بەڕێزانم مناڵ تربیەتی دەی لە ماڵەوە سبحان الله ئەڕواتە دەرەوە نوکتەی فلیمت بۆ هێنێتەوە مناڵ تربیەتی دەی بە قورئان واللهی بەڕێزانم من لەسەر مناڵەکانی خۆم تاقیم کردوێتەوە قەسەم بەخوا دانیشتومە یعنی ئەبجەتیەتی قورئانم فێریان کردووە باشە سبحان الله ئەو نەمزانیە بە نوکتەی هاتوۆتە دەرەوە ئەمە چییە کوڕەکەم وەڵا فڵانە مناڵ فێری کردو على ما عودهم أبوهم بەڕێزانم سەردەمی ئێمە ئەلەم سەردەمەیە واللهی سەردەمی ئەوەیە ئینسان دەست بگرێ بە ماڵ و مناڵی خۆیەوە قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە بەڕێزانم ئیمڕۆ جەهەنەمیە کە داگیرساوە بۆ هەموو لایەکمان ئازا ئەو کەسەیە پیاو ئەو پیاوەیە نەیەڵێ مناڵەکەی بسووتێت بەخوا بەڕێزانم فەرموودە هەیە بۆ خۆم خوێندومەتەوە و بە دوای سەنەدەکەی ئاگەڕاوم کەوا لە زاری پێغەمبەری خوا وتراوە صلی الله عليه وسلم واتە تەواوی فەرموودەکە صحیحە ئەفەرمێ مناڵێک کە ئەچێ بۆ جەهەنم
ئەڵێ خوایە گیان ناڕۆم تا دایک و باوکیشم لەگەڵ خۆمانە بم. پرسیاری لێکا مەلایکەکە بۆ؟ ئەڵێ دایک و باوکم هۆکار بوون لەوەی کەوا من ئێستا بێمە ئەم شوێنە. قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە. بەڕێزانم وەڵڵا پیایی وایە تا ئێسا بە کچەکەی نەوتووە لە چ کەسەرت، تا ئێسا پێی نەوتووە کوڕەکەم بۆ نوێژ ناکەی، بۆ نایی بۆ مزگەوت لەگەڵ منە، ئەخە کوڕەکەم بۆچی سعات 12 شەو یەکتەوە؟ توخوا ئەگەر ئەم پیاوە مناڵی نەبووە باشتر نەبوو. مامۆسایەکی عەزیزی ئەم شارەی گێڕایەوە، وتی لەو سەردەمەیەکەوە نەوەتەکان بوو، سواری پاس بووم، ڕیشم هەبوو تەرتیبات، دوو ئافرەت بە تەنورەوە لە دوامەوە دانیشتە بوون، کەوتنە توانجدان لە من. وتی دانەیەکیان وتی ئەم پیاوە ئەڵەی پارەی نییە گوێزان بگرێ و ڕیشەکەی پێ بتاشێت، خۆی پێ پاک باتەوە. وتی منیش تۆزێ سەبرم و دوتم بزانم چی ئەڵێم. وتی نا، وتی تعلیقێتریان دا، وتی ڕەنگە پارەی هەبێ بەڵام عەقڵی پێ ناشکێت. وتی منیش بەرم کردە دوا، وتم خوشکە بەڕێزەکانم من پارەم پێیە بیدەم بە گوێزان و ڕیشمی پێ بتاشم، بەس ئەوە 5 دینار و بڕۆ 2 دەرپێی پێ بکڕۆ بیکە پێت. طبعا ئەمە زۆر قورسە بەڕێزان. ئەها ئەڵێ جێگەی چی سنان قوزەڵ قورتە شتێکی وایە، جێگەی مشت پێلەقەیە. ئەو مامۆسا بەڕێزە گێڕایە، وتی دوای 2-3 مانگ ڕۆژێکیان لە ناو پاسەکەی ئافرەتی پێمی وت مامۆسا پارەکە واصلە. طبعا منیش لەبەر کەسایەتی خۆم و ناوبانگی خۆم بەرم نەکردە دواوە، وتم خوای گەورە ڕوسپیتکا و پاداشت باتەوە. دابەزیتم لە موقیفی پاسەکان، ئافرەتێ لە دواوەتی مامۆسا گیان بەرم کردە دواوە سێرەکەم ئافرەتێکی محەجەبە ماشاء الله ئەوە نەپۆشتە و پەرداخ، هەر حەزەکەی بڵێ خۆزگە ئەمە کچی من بووە. وتی مامۆسا من ئەناسیتە؟ وتم ناوەڵڵە. وتی مامۆسا من ئەو ئافرەتە بووم کەوا توانجم لە تۆ داوتم ئەوە ئەم پیاوە پارەی پێ نییە و بیدا بە گوێزان و خۆی پێ پاکاتەوە، من ئەو پیاوەم کە تۆ ئەو ئافرەتەم کە تۆ بە منە دۆت ئەوە 5 دینار و بڕۆ بیدە بە 2 دەرپێ و بیکەت پێت. چوومەوە یەخەی دایکم وروتم دایە تەمنم بۆتە 30 ساڵ تۆ هەتا ئێسا پێمت نەوتۆ خۆت داپۆشە. مامۆستایەک ئاوا بە تەریقی لەناو مەجلیسێکا تەریقی کردمەوە، چوومەوە بۆ ماڵ بە خۆمدا چوومەوە. ئینجا زانیتم بەڕاستی من پەروەردەیەکی سەقەت کراوە. بەڕێزانم بەخوا هەمانە تا ئێسا مناڵەکەی بەزمە موسەلسەلات گەورە کردو. ئەم دایکە دانیشتووە ئەم مەڵقەی تورکیە تەواوە بێ، ئەوەی تر تەواوە بێ، کچەکەشی لەگەڵ خۆیایەتی. بەخوا عەزیزەکەم گلەیی لە کچەکەت مەکە کە لە دەست دەرچوو، لە کوڕەکە گلەیی مەکە دەست دەرچوو. ئەوە هەمووی تاوانەکەی گەڕێتەوە بۆ کێ؟ تاوانەکەی گەڕێتەوە بۆ دایک و باوک. بۆیە بەڕێزانم کە ئێمە خاوەن مناڵین بەڕاستی لەژێر تاقیکردنەوەیکی زۆر گەورە داین. کچە تاقیکردنەوەکە زیاد گەورەتریشە لە کوڕیشە بە هەمان شێوە. بۆیە داوام لە خوای پەروەردگارە هەموو لایەک خوای پەروەردگار محفوظمان کات. ئەوەی کچی هەیە یا ڕەبی خوایە بە حیا و حورمەتی کات، ئەوەی کوڕی هەیە یا ڕەبی خوایە پاکداوێنی کات. خوایە داوا لێکەم بە ناوی جوانت بە صیفات و ناوە جوانەکانت یا ڕەبی خوایە گەنجانی ئەم وڵاتە بپارێزی لە داوێن پیسی، لە مەشروب خواردن، لە دەرمان، لە حەشیش. یا ڕەبی خوایە هەر کەسێک خەیری بۆ ئەم ئومەتا بێ ئەوێت یا ڕەبی خوایە خەیری بۆ بێنە. یا ڕەبی خوایە هەر کەسێک ئەوێ گەنجەکانمان زایەکە، گەنجەکانمان فەساد و بەدەخلاقە، یا ڕەبی خوایە دەستی لە بنا ببڕە. خوایە کارێکی بەسەر بێنە بۆ خاتی ئیسمی عەظەمی خۆت نەتوانێت لە ئەم وڵاتەیە دابنیشێت. خوای پەروەردگار ئەم مەجلیسەمان بە مبارەک بگێڕێت و ئەم مەجلیسە چەندەها جار دووبارە بکاتەوە. بارك الله فيكم. يا أخوة إيوه بخير بين سردية مان هاتن.